ئازیزانی کورسان نیوز سڵاوتان لێبێ من زریان ڕەحمانم هەواڵا بورێکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. وەفدەکەی هەرێم لە بەغدادا لەگەڵ ئەنجومەنی باڵای ئابووری عێراق کۆبوونەوە پرسی موچە و داهاتی نانۆتی هەرێم تاوتوێکرا. بۆ ڕەوانەکردنی لە ڕێی بۆری هەرێمەوە بۆ بەندەری جەیهان 90,000 بەرمیل نەوت لە کێڵگەکانی بەسرەوە گەیشتە کەرکووک. لێکەوتەکانی جەنگ تا دێت فراوان دەبن لە جیهاندا نرخی مۆبایل بەرز بۆتەوە بەردەوامی جەنگەکەش مەترسی گرانکردنی زیاتری پێداویستیەکانی هەیە. جوڵێ و کەشتیانەی ڕەزامەندی ئێرانیان هەیە لە گەڕەی هورمزەوە بەردەوامە. عێراقیش داوای لا کڕیارانی نەوتەکەی کردووە پلانی وەرگرتن بخەنە ڕوو. دووبارە سڵاوتان لێبێ. کۆبوونەوەی وەفدێکی هەرێمی کوردستان بۆ باسکردن لە داهات و موچە و سیستمی ئەسیکۆدا لەگەڵ ئەنجومەنی وزاری ئابووری عێراق بەردەوام بوو هەتاو کۆم ئێوارەوە لە ئێستای کۆتایی پێهاتووە. پەیامنەری کورسان نیوز دەڵێت وەفدەکەی هەرێم بۆ تاوتوێکردنی داهاتی نانەوتی و موچەی مانگی سێی موچەخۆران 2 ڕۆژ لە بەغا ئەمێنێتەوە. بەپێی زانیاریەکان لە ئێستایە وەفدەکەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجومەنی وزاری ئابووری عێراق کۆبوونەوەیەکی کردووە و هەروەها کۆبوونەوەکە کۆتایی پێهاتووە هەر یەک لە خالید شوانی وەزیری داد و بەنگێنڕەکانی وەزیری ئاوەدانکردنەوە و بەڕێوەبەری گشتی گومرگەکانی هەرێمیش لە کۆبوونەوەکەی ئامادە بوون. بڕیارە لە کۆبوونەوەیە باسی داهاتی نانەوتی و موچە و هەروەها میکانیزمی ئەسیکۆدا جێبەجێکردنی ئەسیکۆدا لە دەرواز سنووریەکانی هەرێمی کوردستان بکرێت. ئێمە چاوەڕێین بزانێکین کە پەیامنێرمان محەممەد عەبدوڕەحمان چ زانیاریەکی نوێی دەربارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکە دەست ئەکەوێت کە دواتر لە درێژەی هەواڵابووریەکانی ئەمڕۆمان محەممەد وەرەگرین بۆیە کە زانیاری زیاترمان دەست بکەوێت و بێگومان محەممەد چاودێری وردی بارودۆخەکە کات و هەر زانیاریە کە باگادارمانەکاتەوە. ئەمڕۆ 90,000 بەرمیل نەوتی پارێزگای بەسرە بە تانکەر گەیشتە پارێزگای کەرکووک لە وێستگەی بەتاڵکردنەوەی کەیوان خرایانێ و کۆگاکانی نەوتی باکوور. بە وتەی سەرچاوەیەک لە کۆمپانیای نەوتی باکوور پرۆسەی گەیشتنی نەوتەکە و بەتاڵکردنی 24 سەعاتی پێویستە. دواتر لە ڕێگەی بۆریە نەوتەکانی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی بەندەری جەیهانەکرێت. ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک ئەڵێت ئەوان کار ئاسانی تەواو ئەکەن بۆ جێبەجێکردنی پلانی وەزارەتی نەوتی عێراق و دڵخۆشن کە ئێستا نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری هەرێمی کوردستانەوە ڕەوانەی بەندەری جەیهانەکرێت. ئەوە سیاسەتی وەزارەتە و سیاسەتی حکوومەتە حکوومەتی ئیتیحادیە. ئێمە موشکیلەمان نییە. ئێمە وەکو حکوومەتی خۆجەیی هەموو کار ئاسانیەکە کەین لە پێناو ئەوەی کە تەزدیری نەوت لە وڵات بەگشتی و لە ڕێی کەرکووکشەوە. ئێمە پێمان خۆشە ئەمڕۆکە کەرکووک ئەبێتە ترانزیتێک بۆ هەناردەکردنی نەوت و یان لە کەرکووکەوە غاز ئەمڕۆکە بۆ شارەکانی هەرێمی کوردستان دەچێت بۆ بەغدا دەچێت. ئەمە حقیقەتی چۆنەڵێت ئەم شارە و موقعەکەی و ئەهەمیەت و گرنگەکەی ئەم شارە بۆ هەموو شارەکانی تری عێراق زیاتر دەردەکەوێت کە چەند گرنگکە بۆ حکوومەتیش ملزەمە ئەو کاتە زیاتر بە دەنگی داواکاریەکانی حکوومەتی خۆجێی و خەڵکی ئەم شارەیە بڕۆ. پارێزگاری کەرکووک لەگەڵ بەرپرسانی کۆمپانیای پڕکردنی غاز کۆبووەوە. دوای کۆبوونەوەکە بڕیاری چارەسەری بنەڕەتی کێشەی غازی شلی ماڵان درا. چەند ڕۆژێکە دابینکردنی غازی شل بۆ ماڵان لە پارێزگای کەرکووک گرفتی بۆ دروست بووە بە جۆرێک کە زۆرینەی ماڵەکان غازیان بە ئاسانی دەست ناکەوێت. ئەمڕۆ بۆ چارەسەری ئەو کێشەیە بڕیاردرا دابشکردن
بە سیستمی ئەلکترۆنی بکرێت و بتڵ غاز ئەدرێت بە هەر ماڵێک هەر بە پێی بڕیارەکە نرخی بتڵێک غاز لە 7,000 بۆ 6,000 کەم کراوەتەوە و ناوی ئەو خێزانانش تۆمارەکرێت کە تازە خێزانیان پێکێناوە فۆرمی خۆراکیان نییە. چەند ڕۆژێکە دابینکردنی غازی شل بۆ ماڵانی پارێزگای کەرکووک گرفتی دروست کردبوو بە جۆرێ زۆرینەی ماڵەکان غازیان بە ئاسانی بەدەست نەدەکەوت. ئەمە کۆبوونەوەی پارێزگاری کەرکووکە لەگەڵ بەرپرسانی کۆمپانیای پڕکردنی غاز. دوای کۆبوونەوەکە بڕیاری چارەسەری بنەڕەتی لەسەر غازی شلی ماڵان دراو. دابەشکردنی بوتڵی غاز کرا بە سیستەمی ئەلکترۆنی و بۆ هەر ماڵێک مانگی 2 بوتڵ غازیان پێدەدرێت. هەر بەپێی بڕیاری پارێزگاری کەرکووک نرخی بوتڵی غازی ماڵان لە 7,000 دینارەوە نرخەکەی بۆ 6,000 دینار کەم کرایەوە. بڕیاریش درا ناوی ئەو خێزانانە تۆمار بکرێت کە تازە هاوسەرگیریان کردووە و فۆرمی خۆراکیان نییە تا ئەوانیش بێبەش نەبن لە بوتڵی غاز. غاز لە کەرکووک ئاساییە وەک پێشوو بە هەمان نرخە هیچ گران نەبووە. بەس ئێستا وەزعەکە کەمێ شەڕ و شۆڕە لەبەر ئەوە خەڵکەکە خۆی گرانیەکە ئەجینا هیچ گران نەبووە. پێش وەخت نرخەکە بە چەند بۆ ئێستاش هەمان نرخە هیچ گران نەبووە. حەزمە لە کەرکووک هەندیە ئەنی سوپاس بۆ خۆی گەورە بە تایبەت بۆ جەنابی محافظ ماشەڵڵا غاز زۆرە و سیارە لەسەر سیارە دێت و بڕا ناکەم ینی ماڵ هەیە بێ غازبی ماڵ نییە ینی هەموو ماڵی غاز نییە. بوتڵەکان هەمی بەتاڵ بوو تەلەفۆنێکا کاکە غازم نییە لەم چەند غاز بە وڵاستیانم بەتاڵە ی بۆسییان بوو هەر ڕژێ عەجز لەمەکە لە سەر ڕۆژ با ئێمڕۆ غازێکم دای خۆ بە 2 ڕۆژ غاز بەتاڵ نابێت وایە بۆیە هەمووی بریکۆ داواکات ناکەی پێ. بریکارەکانی دابەشکردنی غازی ماڵان دەڵێن ئەم سیستەمە نوێیە کە پارێزگاری کەرکووک دایناوە کێشەی دابینکردنی غازی ماڵان لە کەرکووک لە بناغەوە چارەسەر دەکات. ئینتاجی پڕکردنی غاز لە کەرکووک زیادی کردووە ئەبێ پرسیار بکەین لە خۆمان غازەکە چی لێ دێت. بەشێک لەو غازانە بە قاچاغ ڕوات دیارە و بەشێکیشی دیارە خەڵک ترسی ئەوەی هەیە بوتڵەکانی بەپەلە ئەوەش حەقێکی خۆیانە بەڵام ئێمە وەکو کەرکووک مشکلەی غازی ماڵانمان هەبێ مشکلەی غازی ماڵانمان نییە. ئینتاجی ڕۆژانەی ساڵ پارە وەکو ئەم مانگە لە 19,000 بۆ 19,500 بوتڵ بووە ئەم ساڵ لە 23,000 بۆ 24,000 بتڵە ڕۆژانە. بەپێی ئاماری کۆمپانیای پڕکردنی غازی شل لە کەرکووک ئێستا ڕۆژانە نزیکەی 23,000 بوتڵی غازی ماڵان پڕ دەکرێت و بەسەر بریکارەکانی دابەشکردنی غاز دابەش دەکرێت تا بگات بە ماڵان. لە چوارچێوەی پلانی حکوومەتی عێراق بۆ نەهێشتنی پارەدان بە کاش بڕیاردرا بۆ لەمەودا دابەشکردنی بوتڵی غازی ماڵان بکرێت بە پارەدانی ئەلکترۆنی. لە هەمان کاتدا نرخی بوتڵێ غاز لە 7,000 دینارەوە بۆ 6,000 دینار نرخەکەی کەم کرایەوە. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک. لە بارودۆخی هاوشێوەی ئێستاە بۆ نمونە بارودۆخی جەنگ بێت یان هەر ئاستەنگێکی تر دروست ببێ گرانی دروست ببێ بێگومان هەموو هاوڵاتیان زەختێکی زۆریانە چێتە سەر بەڵام زیاتر ئەوەی کە زەختی لەسەر دروست ئەبێ و ئەوەی کە بارگرانی لەسەر دروستە بێت ئەو هاوڵاتیانن کە کرێچین کرێنشینن لەبەرەوەی کە بەشێکی زۆری داهاتەکەیان ڕەنگە مبالەغە نەبێ بڵێن کە لە زۆر شوێنە بۆ زۆریەک لە هاوڵاتیان نیوەی موچەکەیان نیوەی داهاتەکەیان بۆ کرێخان و ئەڕواوە مەزەختێکی زۆری داراییان لەسەر دروستەکە بۆیە لەم بارودۆخەی ئێستاە کە ئەم جەنگە هاتووەتە ئاراوە و لە کاتی جەنگی شاب بێگومان ئەگەر هاوڵاتیان بن بابەتەکانیان بە ئەولەویەت ڕێک بخەن بەشی هەرە زۆری زۆرتر گرنگی بە بابەتی خواردن ئەیادوکوتم کرێخان و بێتە بارگرانیەکی زۆر گەورە لەسەر هاوڵاتیان ئەمەش بۆ مەبەستامانەوێ قسەی زیاتر لەگەڵ زۆر بەڕێز عوسمان قەرەداغی لێ پرسراوی دەستەی باڵای کرێنشینا بکەین کە لێرە لە ستۆدیۆ میوانی ئابووری کورسات نیوزە زۆر بەخێر هاتن کاکە پێمان بڵێ لەم بارودۆخەیە جەنابەت معنای بەم بابەتەوە تا ئێستا ئەو هاوڵاتیانە کە کرێچین ئایا هاتوون گلەی ئەوە بکەن کە کرێیان بەرزکرابێتەوە خەڵکێک ئیستیغلالی ئەم وەزعەی کردبێت و بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست کردبێت؟ دەستخۆشی لە بەڕێستانەکەم ڕێزی حورمەتم بۆ بینەرانی کەناڵەکەتان سەرکەوتوون ئینشاڵڵا
وڵایسە کێشەکەوەیە ئەم قەیرانیشی زۆر خراپ لە کوردستانە دروست و بەهۆنەی ئەم شەڕەوە کە زۆربەی شوێنەکانی گرتووە کوردستانی بێبەرینەوە لەو بارودۆخار چەند ئێمەتیانی وەکو شەڕ بەڵام وەکو اقتصاد کاریگەری لەسەر تاک بە تاکی ئەم کۆمەلگای هەیە بە تایبەتی ئەوانەی کە کەم دەرامەتن موچەخۆریەکن خانشینێکن مامۆستایەکن یان وەساییدەن موچەخۆر نییە کرێچیە و کاسبی ڕۆژانی نییە لەبەرەوەی بەڕاستی هەموو ئیشیش کەم بۆ توانی کرێکاتی کەم بۆتەوە کاسبی کەم بۆتەوە حەماڵی کەم بۆتەوە جاران ئەوانەی کە پارەی ڕۆژانی خۆی دەرەکرد و ویشانەیە کرد ئێستا ئەویش نەماوە بۆیە سنوورەکانیش داخستنی سنوورەکان نەڕۆیشتن نەوت کاریگەری لەسەر کۆی پرۆسەکە هەیە بەڵام ئەوەی زارورمەندە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتە بۆیە ئەوانەی کە کرێنشین بەڕاستی یعنی لە بارودۆخێکی زۆر خراپان من لەو بڕانیم خەڵکی ئیسەکریە بەرزکی بتوانێت لەم کاتە بەڵام هەر کری جاران خەڵک بۆی نادێ والله من تەلەفۆن بووە تۆ کەڵێ 2 مانگ کرێم داوە 3 مانگ کرێم داوە بە ذاتی خوا خەڵکی فەقیرە خەڵکی هەژارە بۆ نمونە پیاوی نییە ماڵ و مناڵی هەیە و ئیشی نییە نەخۆشە بەڵام چی بکە خاوەن خانۆکەش مافی خۆی داوای کری لێ بکە بەڵام ڕەنگە لە زوربەی خەڵکانە خەڵکی باش بێت زۆر عزیێتی خاوەن کرێچەکەی نەدابێ و بەڵام هەشمانە فعلەن لێ خۆشببوونی نییە یا ئەڵێ بڕۆک ئەیدەمەیەکی تر ئەو کاتە یا حرمەتمێ یا عەرەبێ یا کۆمپانیا کەسی تر یان بێ پارەکەی بە هەر حاڵێ بۆ پیاکە ئەمانە کاریگەری خراپی لەسەر تاک بە تاشی ئەو ماڵان هەیە یعنی المال وسیل للعيش والهلخايا ماڵ هۆیەکە بۆ ژیان ڕاستی نەک بەس تایبەت کاگەریکی موچەیەکی بێ مانگەن لە کاتی خۆیان دەستی کەوێ کرێچیش بێ ئەتوانێت چارەسەری یعنی حسابی بۆ خۆی کردووە کە چارەسەری بکە بەڵام ئەگەر موچەکەی ئەم مانگ بڕا بۆ مانگونی وکو ئەو مانگ بڕ بۆ مانگەکەی تر وردەوە دەرلەبەی 3 مانگە مانگی تیا بچێ بەڕاستی کەس تەحملی ئەوە ناکە ئەمەش بەرپرسیاتی حکومەتی هەرێمی کوردستانە چونکە لە هەموو بارودۆخێکی نەخوازراوە ئەبێ حکومەت پلانێکی تایبەتی بێ بۆ چاکسازی لەو کاتە ئایا مانگێکە 2 مانگە شەڕە گرانی هەر چیەکە ئەبێ ئەو بکرێ بەڵام بەداخەوە ئەبینم ئێستاش لەو بڕام هەر وەکو پێم وتی یەکێک تەلەفۆنی بۆ کردم خواگای لێ ئەڵێ من 2 مانگە کرێی کارەبام نەداوە و کارەباکەشم ڕاوە باشە ئەمە حکومە دەیبڕێکەوە خەڵکی هاوڵاتیش حەقێتی ئەگەر داوای کرێکەکەی لێ بکە بەڵام سپاسیانەکەم لێرەوە کە بە سەبرن بە تەحمل ئەم بارودۆخەش ئەوان نامێنێ بۆی ئەوانەی خاوەنی خانوون کە هاوکاری خەڵکیان کردووە کە لە خانوەکانیان وابزان ئەوش کە سوکاری خۆیان خەڵکی ئەم وڵاتان هەموو پێکەوە جوانین کە سەرپەرنەزان لێ بکەن و چاوەڕێ بکەن تا ئەم بارودۆخە بەرەو باشی ڕاو یان موچەیە لە کاتی هاتی موچەکانە لیان وەگرن یان بۆشیان کەمکەنەوە ئەو کاتێکی با خۆشتێکی باشە کاکە ئێمە خۆمان فێر بووین لە هەموو ڕەمەزانێکە زەکات و سەرفیتر دێن با ئەمە بکات بە شتێکی وە بیکا بە هاوکاریە بیکا بەخشندەیە خۆ بێ هەر کەسێ بتوانێت خێری بۆ خۆی بکە با ئەمکان بە خێری قەچەکە بەنیوی بۆی کا بەنیوە تا ئەم بارودۆخە باشەوێت بەڵێ نابێگومان وەکو جەنابەت وتە کاک عوسمان خۆ خاوەنی خانوش مافی خۆیەتی کە ئەوە وەربگرەجا من پێشێ بچمە لای پرسیاری دواتر کاک عوسمان هەندێک هەواڵی گرنگەیەکە بە ئێستا لەسەر شاشەی کورسات نیوزی ژەڕوا ئەوەی کە هەیە پەیامنەری کورسات نیوز محەممەد عەبدوڕەحمان هەندێک زانیاری دەستکەوتووە لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی وەفدەکەی هەرێمی کوردستان و هەروەها لەگەڵ بەغاکە کۆبوونەوە لەسەر بابەتی ئەسیکۆدا لەسەر بابەتی موچا ئەوەی کە دەست محەممەد کەوتۆ زانیارانی کە دەست محەممەد عەبدوڕەحمان کەوتو ئەوەیەکە پێکهاتوون لەسەرەوەی کە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان بە هاوبەشی بەڕێوە ببرێت لەسەر سیستمی ئەسیکۆدا پێکهاتوون کە سیستمی ئەسیکۆداش لەم بەدووە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت هەتاوەکو ئێستا و زانیاری دەستکەوتووە ئەمەیە ئەبێ بزانین لکە لێکەوتەی دواتری کۆبوونەوە کۆبوونەوەکانی دواتر چی ئەبێت و لەسەر چ پرسێگە بێت لە بەرەوەیکە وەکو لە هەواڵەکەشا باسم کرد ئەم کۆبوونەوەی ماوەی 2 ڕۆژ ئەخانێت ئەمڕۆ کە کۆبوونەوە کراوە پێشبینیەکرێت کە ڕۆژی داهاتوش سبەی کۆبوونەوەی تر بکرێ بەڵام ئەوەی کە وتم ئەوەی کە ئێستا هەیە و زۆر گرنگە ئەوەیەکە سیستمی ئەسیکۆدا لە هەرێمی کوردستانیش جێبەجێ ئەکرێت ڕێککەوتون لەسەرم بابەتەوە دەواازەکانی هەرێمی کوردستان بە هاوبەشی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی فدراڵی پێکەوە بەڕێوەی ئەبەن با بچمەوە لای میوانەکەمان کاک عوسمان باسی دۆخی کرێنشینانمان کرد لە هەرێمی کوردستان پێمان بڵێنکە لە بارودۆخی ئێستاە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی کە چ ئاوڕێک لەم هاوڵاتیانە باتەوە بۆی کە بتوانێت هەندێک بارگرانیان لەسەر سوود بکات حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی کۆرۆنا بڕیارێکیدا لە هەموو محافەزەکانە لێرە لە هەموو شوێنە لە ساڵ 20 کریان کەم کردەوە بۆ هەموو شوێنەکان بەڵام بەداخەوە لەبەر ئەو بڕیارە هێزێکی قانونی یاسایی لەگەڵا نەبوو یەک کەس ئەوەی نەکرد مەگەتێکی خۆی وەکو هاوکاریەک وەکو خێرێک وەکو یارمەتیە کرد بێتی ئەینا ئێستاش
حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم لەحظەیە جەنابی شایانی لەو بڕام هیچ ئامادەکاریشی وان نەکرابێ یا هیچ بڕیاریشی وان نەدرابێ بۆ چاکسازی لەو بواراندا خۆ ئەگەر هەر چۆن بێ خەڵک موچەکەی بێ کرێکە هەردا بەڕاستی بەڵام کێشەکەوێ لەوان موچەکەش نییە وەکوتم کاسبی وشەکان نییە بازاڕیش هەڵ ئەوسانی هێڵ ئەوسانەکە لەسەر چیە لەسەر خەڵکی فەقیر وەژارە بازرگان حەقی تێشتێنێ بەڵام خۆ ئەگەر لە ساڵ 2025 نرخەکانی زیاد بکە لە باخەڵی خۆی نایە لە باخەڵی من تۆیدا کەواتە ئەم قەیرانە زیاتر قوڵتر بۆتەوە بۆ خەڵکی فەقیر وەژار و کام دەرامەت بە تایبەتی کرێچەکان جا کرێچی کێتێ مامۆستایەتایە فەرمانبەریتایە خانشینی فەقیریتایە ئەمانە بەڕاستی ئەبێتە گرفتێکی خێزانی و کێشەیەکی هەڵەشانەی خێزانیش و لەو بڕام ئەگەر پرسیار بکەیت لەم دەرگاکان بەشێ لە کێشەکان ئەو کێشەی ناوخۆییە ناو خێزانەکە یەکە هەڵەشانەوەی خێزانی دروستە بێت کەواتە ئەمە بە کێ چارەسەرکرێ بە پلانێکی تۆکمەی زوو حکومەت بە هەموو پێکاتەکانەوە بەڵام ناکرێ خاوەنی حکومەت خۆی یا حکومەت لە بارودۆخێکی ترا بێ خەڵکی فەقیر و هەژار کە دروستکەری حکومەت و ڕاپەنڕێ هەموو لە بارودۆخێکی ترا بن باشە جگە لە بارودۆخی جەنگ کاک عوسمان ئەم پرسیارە زۆر گرنگە ئایا لە هەرێمی کوردستان هیچ یاسایەکمان هەیە کە ئەو کرێ کە لە هاوڵاتیان وەرئەگیرێت بە یاسا ڕێک خراپێ بۆ نمونە یاسایەکمان هەبێت کە تۆی خاوەنی خانوو بەپێی ئەم هاوکێشەیە بەپێی ئەم یاسایە ئەتوانی هەتا ئەو ئاستا کرێ لە کرێچێکە دووەربگریانەوە تا نەخێر کابرا بە دڵی خۆیت ئەو یاسا ڕەنگە وەکو بوون بێ بەڵام لە ئەمری واقع هیچ جێبەجێ نەبوو نەژبوو تا ئیسا لەبەرەوەی خەڵک خانووەکەدا بە گوێرەی بارودۆخی ئەو شوێنە گەڕک بۆ گەڕک کابرا سعری بەرزەکاتەوە گەڕێکی وایە سعری کەمە هیوایە سعری زۆرترە ناتەوێ خوا حافیزە بێ کەسی ترەوێ بەڵام بەڕاستی ئێستا ئەوەی کێشە و گرفتی قەیرانی شەژیمونە بەشێکی عەرەبە بەشێکی زۆری عەرەبە خۆ ئەم هەموو شوقانە ئەبێن دروستکراوە چیتەیە کەس چۆڵ و هۆڵە دەبینی شەوان لە تەلەڤیزیۆنەکان و ڕێکلامی بۆ کرێ کە بە دەفتەری پێشێکی یا بە شتێکی کەم یا وەرە هەر بێ پێشێکی ئەداندێنێ کەسێ نییە بچێ بەلایەوە بۆ لەبەرەوەی خەڵک توانای ئەوەی نییە کولفەیەکی زۆر حسابەکە بەڵام عەرەب بە ئارزی خۆیان هایلای بتایە ژین و خانووی باشیان گرتووە بەکرێ و سیارەکە چۆن بێ ئیدەن و ئەو کاتە باجەکەی خەڵکی فەقیر وەژاری خۆمانیدە ئەمە کارێکی زۆر خراپە باشە کاک عوسمان وەکو یعنی ئێوە دەستەی باڵای کرێنشینان بەرپرسیارەتیەکانتان چییە واتە کرێچیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانەکە لە خانووی کرێیان لە ئەگەری دروستبوونی چ کێشەیەک چ ئاستەنگێک ئەتوانن بێنە لای ئێوە و ئێوە ئەتوانن چیان بۆ بکەن وەڵام ئەوان داخوازیەکانی بە تەلەفۆنیا بەهاتن بە ئێمە ئەڵێن بەڵام خۆ ئێمەش ئەوەی بەرپرس بێ لە ئێمە هەت بێ ئەڵێن وەنیە وەکو سیسلەیەکی براجعە بەڵام بڕوا بکە چارەسەر نەکراوە ناشرێ ئەگەر نێتێکی باش بێ ینی ئاسانە ئێمە چوینە هەولێر کاکە ئەمە مخانەوە هەیە کە ئیسە 4500 یەکەی نیشەجێبوون ئامادەیە بۆ دابەشکردن وا خەریکە شکوور هەمووی ڕوخێ تەواو بووە کامل لە بەس خەدەماتی مابوو خەدەماتیش تقریبا 5 ساڵ 6 ساڵ لەمە پێش هەنێ پارەی بۆ دابین کرا 47 ملیاری بۆ دابین کرا بەڵام لە سەدا 5 ئیشەکە پاریاندایە ئیشی باشی کرد لە سام لە ساڵ ئیش کرا بەڵام لە سای 5 ئیشەکە پاریان نایە ئەویشیان ڕاگرت و ئەینا 4500 خەڵکی کرێنشین لە ناو شارە بڕات دەروی شار یەکەم قەڵەمباڵغی و سەیقەت و پۆزان ئامێنێ دووهەم خەڵکیش ئەو کرێ ئەخاتە با خەڵی خۆیەوە سێهەم خانووی کرێ شەرزانە باشە کاک عوسمان ئەم یەکەی نیشتە جێبوونانە کە ئێستا جەنابەت باست کرد حکوومین دروستکراوە نەخێر ئەمە حکومین ئەی باشە هۆکار چیەکە نادرێت بە کرێنشین ئەمە بە بڕیارێکی تایبەتی حکومەت لە سەردەمی کابرام ساڵح دروستکراوە تا ئێسماوەتەوە هەر بۆ کرێنشینان تایبەت بە کرێنشینان دروستکراوە لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە کراوە ئێمە زۆر هەوڵمان داوە تەنانەت بتمان ئەگەر بێت و ئێوە بیدەن بە خەڵک ئێمە هەوڵدەین خەڵک تا 3 ملیۆن تا 30 وەرەقەشی لێسەنین لەوانەی کە ناویشان دەرچوو ناویان دەرچوو کە بریتی بوو 11 خاڵ و 12 خاڵ ئەویان ڕەپس کرد دوو جار فۆرم دابەشا من هەر لێرە قسەم کرد لەسەر فۆرمەکان ئەو فۆرمانە دابەشکرا خەڵکێکی زۆر ڕەنگە هەری کەسێ کە پارەی نەبوو بێچووە فۆرمەکەی هێنا و پڕی کردوتەوانێ و ئەلمیم کولفێ لەسەری کەوتووە ڕەنگە بە ملیارها دلار ئیسپادە لە فۆرمانە کرابی کە پڕکراوەتوانێ بەڵام بەداخەوە دوو سێجە ناو دەرچوو پار بوو ئێمە لە پیانوتین کە علاساس تاریخی مانکەن لەبەر نییە لە 2025 کە دابەشەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان کرد و کورسان نیوزیش لێ بوو کە یاعلانی کرد لە سعادی 11 نیوەڕۆ خانووکان دابەشەکرێن ناوکای ئەعلانەکرێ
بە فەرمانێکی وەزیری ئەوەدانکردنەوە لە هەولێرەوە پیاوەتین کاکە بۆستن وەستاوە بۆ هۆکارەکەیشیان نازانین تا ئێستش وەستاوە خۆگەر ئەویان دابشکرایە بەڕاستی کرێش کەمە بوانێ و خەڵکی سوودی لێبینی بەڵام بەداخەوەی ئێستا ئەوە ماوەتەوە لە سیتەک و وزڕگوێز و کەڵەوانان وردە بەرەو پوکانە و ئەوە ئەچێ و لە ناوەچی باش ئێمە گفتوگۆیەکمان هەبوو پێشەوەی کە بینە لای جەنابەت لە هەواڵەکانە باسی کەیسێکت بۆ کردم باسی بابەتێکت بۆ کردم وتت تەلەفۆنی بۆ کردوم هاوڵاتێکی کەم ئەندامە با بۆ هاوڵاتیانمانی باس بکەنەوە ئەمە دوایین گفتوگۆمان بێ ڕستمەکەی بۆی نردوم دوای ڕستمەکە پیشانە دەم بەڕاستی ڕەنگەیسە پیشانیم خەڵک زۆر بێتاقەت بێ پێی بەڵام دوایی من بە جەناب تێڵێم کەسێکە موچێکی زۆر جوزئیان هەیە باشە تەلەفۆنی بۆ مەڵای مام سەحاڵ و ئەوم وایە پەنجەم بڕاوەتەوانێ لەبەر نەخۆشی شەکر و کۆمەڵ نەخۆشی ترە نەک پەنجێ یعنی پەنجەکانی قاچی تا سەر و نیوەی هاتووە یعنی کە ڕستمەکەی بۆ ناردم بڕاوکە زۆر بێتاقەت بوو بتی 8 دەرزیم پێویستە توانام لێ بیکڕم دەرزێ بە 8,000 دینارە و بەکاشی نەیەناوە ئەو نەتی ئیلتیاباتی کردووە چەندەهای وامان هەیە کێشەوەی سە خەسخانەکەمان زیینەخان خەسەخانەکەمان هەن حکومەکان هەن بەڵام هەر دیوار و بینایە مسپات تۆ لە بەرزەکان دوتووە بەدەم خەڵکەوەیە بەڵام کێشەوەی دەرمان نییە لێ خەسخانەکانە هەمووی لە ئەهلیەکانە بۆ ئایا خەڵک بۆ ئەهلی بژی یا حکومەت ئەبێ کەرتی ئەهلی دروستکە خەریکە وای لێ وردە شتەکانی بە کەرتی ئەهلی و کەرتی حکومی کەم بێتوانی بۆیە ئەمەش زیاتر ئەکەوێت لەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت زۆر کەسێ لە لیوانی مەرگایە بخوا مەرگ چییە هەرەوەی بمرێ نەخێر ئاژاوەی ماڵ مردنە نەبوونی پارە کە مناڵەکە داوای لێکان مردنە لەم لای شەوە ئۆنلاین کە ئێمە خۆم بە بواری پەروەردام باشە من گروپێکم داناوە بۆ باوکان لە پۆلی وا هەیە ڕەنگە بدەن 50 کەس بن لەو 50 کەسە 5 کەس 6 کەس 10 کەسیایە کە مۆبایلە زیرەکی بۆ مناڵەکانی بەکاری بێن ئەوی تریش بکە ئەویش کۆمەڵی کێشەیە لە بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت ئەوەی کە خوێندکاریان هەیە دوان وسییانن هەیە لە مەکتەبایە ئەوی کێشەیە کە لەسەر یەکەوێ مۆبایلە زیرەکی پێ پێداویستەکانی نییە ئەمانە هەمووی گرفتن بۆ خەڵک وە لەو لاشەوە وەکو وتمان کێشەکەمان لەسەر کرێچی بەداخەوە وای لە هاتووە بارودۆخەکە کە باسی هەر کێشەیەگەکەی سەر لە کێشەیەکی تر هەڵەیانەوە یەکسەر بیرۆکەی ئەوەت بۆ دەکە جاری داهات و باسی ئەو کێشەیە بکەی زۆر سپاس بەڕێز عوسمان قەرەداغی لە پرسرایی دەستەی باڵای کرێنشینان کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکان سپاسی بەڕێز دەکەم ئینشاڵڵا داواکەم لە خوای گەورە کۆتایی بەم گرفت و کێشانە بێ و حکومەتیش بیکردنەوە بکات لە ئەم خەڵکەی فەقیر و هەژار نەکوو لەسەر و خۆی لە خوار خۆی بی لە خەڵکات سپاس بەخێر هاتن سپاس بەڕێزان بەڵام پەیامنێرمان قارەمان جەوهەر ڕەنگار پەیوەندی بەم بابەتەشەوە هەبێکە لەگەڵ میوانەکەمان باسمان کرد باسی بارودۆخی جەنگەکەەوە کاریگەریەکانی ئەم جەنگەی کردووە لەسەر دۆخی خانەنشینان لەم بارەیەوە قارەمان هەندێک زانیاری بۆ دەستخستوین با پێکەوە بینەری بین ئەگەڕێمە وڵاتە سڵاتان لێ بێ و کاتتان باش دیارە ماوەیەکە بەهۆی جەنجی ئێران و ئیسرائیل و ئەمریکاش جۆرێک لە بازاڕەکان سستی و خاویان بە خۆیانەوە بینیوە لەگەڵەوەش نرخیش تا ڕادەیە کاریگەری هەبووەوە جۆرێک لە دابەزین و جۆرێک لە بەرزبوونەوە لە بەشێک لە بازاڕەکان بەدی دەکرێتن من ئێستا لە نووسنگەیەکی خانوبەرم لە هەولێر لەگەڵ دکتۆر علی گفتوگۆ دەکەین سەبارەت بە بازاڕی خانوبەرە لەلایەک لەلایەکی تریشەوە خواست و داواکاری هاوڵاتیان لەسەر خانووی کرێ و نرخیش بە هەمان شێوە تا چەند گۆڕاکاری بەسەرداهاتوە دکتۆر گیانەوە کاتت باش ببوورە باز لەوە بکەین ئێستا بەهۆی جەنجی ئێران و ئیسرائیل جۆرێک لە بازاڕەکان سستن جۆرێک لە خواز لەسەر کاڵاکان زیادی کردووە بازاڕی خانوبەرە ئێستا لە چ ئاسێکدا بەتایبەت ئەگە باز لە خانووی کرێ بکەین دەستان خۆش بی سپاس لە بۆ خۆتان و تیم و بینەرەکانیشتان بەڕێزان خۆی عقارات بە چەند قۆناغ تێدەپەڕی قۆناغی بژانەوە کە بازار خۆش دەبی قۆناغی فراوان بوون قۆناغی لووتکە کە نرخەکان بەرز دەبتەوە ئەمە بزەبت تەقریبەن مانگەک و نیو پێش ئێستا بازار زۆر خۆش بوو عادەتەن کە بازار گەیشتە قۆناغی لووتکە یان زەڕۆی پێدەین بە عەرەبی چاوەڕوان دەکرێت بازار بستە قۆناغی چارەم کە پێدەێن بازار قۆناغی وەستان یان جمود یان کەسادی پێدەن بە عەرەبی ئێستا بازار لە قۆناغی وەستانە نرخەکان بە شێوەی گشتیدا بەزینە ئەگەر لە زەویزار حسێ بکەین ١١٠ هەتا ١١٥ و 20 دابەزیە بە شێوەی گشتی لە خانوش خەڵکەکە بووی خانی خۆی نەدەفرۆشت بەڵام لە خانوش نرخدا بەزیە دەتانین خانووی ١٠٥ لە بۆ 15 دابنین
سەبارەت بە داواکاری خەڵکەکێ دێتە بازاڕی لەو قۆناغی عرض زۆر دەبی لە قۆناغی کە بازار ڕادەوەستی عرض زۆر دەبی داواکاری کەم دەبی ئەوانەی کە لە بازاڕی نەزیاتر ئەو کەسانەنا کە دایانەوێ شتی بەمەجال بکڕن ڕۆژانە خەڵک تەلەفۆنمان لۆ دەکە زەوی بەمەجالت هەیە خانی تەیەک هەبرە فرۆشیاربی پێویستی بە پارەبی لە ئێستا فعلەن کڕیاری جددی هەیە لە بازاڕی بەڵام شتی خوار بازاڕی دەوێ ئەدێ باز لە خانووی کرێ بکەین ئێستا ینی ڕۆژی کرێسیان چۆنە لەگەڵ ئەو وەزعیکە هەیە واللهی سەبارەت بە کرێ لە ئێستادا داواکاری کرێ لە هەولێر زیادی کردیا وەکو دەزانن ئەو بارودۆخانی کە لە بیندرا کوێت سعودیا قەتەر ئیمارات بەحرێن دەبینن وڵاتی زۆر زۆر پارەدار و گەورەنە ئێستا لەگەر ئەو موشک و ئەو درۆنانە وەزعیان خراپە بەڵام کوردستان بە تایبەتی هەولێر چەند سیستەمەکی دژە درۆنی تێدایە تارەی تایبەت هەیە ئەوە وای کردی خەڵک بە شێوەی گشتی زیاتر حەز بە ئارامی بکات لە بازاڕەکەی ینی پێشتر کە دەنجی تەقیدات خەڵک دەچوو غورفەی پشتەوە ئێستا کە دەنجی گرمەی دێتە دەری تەمەشای دەکا چونکە نەوعەک لە ئارامی هەیە دەزانی سیستەمەکی پارێزی بەتین هەیە لە کوردستان و هیواداری نیشاڵە ئەم پێشبینی دەکەم چەند مانجی دابێ و بەرهێن لە شوێن وڵاتانی دیش بێنە کوردستان چونکە کوردستان هەم لایەنەک نییە لە شەڕەکە پێکەوە ژیانی تێدایە و هەروەها ژێرخانی کوردستان حتا ئێستا لە بواری وزە و نیشتە جێبوون و کوشت و کاڵ و گەشتیاری وەکو خۆیتی تەسەور دەکەم ئەو جەنگە ئەو ڕۆنا هەفتەی دراوەستی کوردستان زۆر سوودمەند دەبی باز لە ڕۆژی خانووی کرێ بکەین ئێستا ئەنی خانووی کرێ هەیە یاخۆت نرخەکانی لە چەند و چەند دەست پێ دەکات بە شێوەی گشتی داواکاری لە سەکرێ لە ئێستادا ئەم چەند ڕۆژێک کە تەماشای گروپەکان دەکەم خەڵک داواکاری کرێ زیاد دەبی بەڵام بەخۆی ساڵانە لە مانجی 6 کە مەکتەب تعتیل دەبی مەکتەب ڕادەوەستی لە پاش 6 لۆ مانجی 11 خەڵک ماری دەگواستە و شوقی دەگواستە بەڵام ئەوی ئەوسا کە تەماشا دەکەم پێش ئەو مەوعیدەش داواکاری کرێ لەسەر شوقە و خانی زیاد بووە کرێکان هیچ گۆڕاکاری بەسەردا هاتووە وەکو نرخ تقریبا 105 دەکرێ هاتە خوارێ هەرە وەڵڵە خانووی کرێ هەیە کەسێک بێت داوا بکە لێرە یاخۆت ئێوە خانی کرێبان هەیە خانی ئەوە شوقەش هەیە بە بەردەوامی ڤێلاش هەیە نرخەکانیشان گوتزاون ڕێز و حرمەتم هەیە لە بۆتان سوپاسان دەکەم بەڵەوەی کە دکتۆر علی باسی کرد دیارە نرخی خانوبەرە لە هەرێمی کوردستان لە هەولێر گۆڕاکاری بەسەردا هاتووە بەڵام گۆڕاکاریەکان بەپێ ئەو پێشبینیانێنە کە بەهۆی جەنجی ئێران و ئیسرائیلەوە دەکرا لەگەڵەوەش خانووی کرێ لە هەولێر لە هەندێک شوێن خانووی کرێ هەیە لە هەندێک شوێن خانووی کرێ دەست ناکەوێت بۆیە نرخەکانیش بە هەمان شێوە گۆڕاکاری بەسەردا هەیە لەگەڵ ئەوەش کاریگەری کردوتە سەر بار و ژیانی بەشێکی زۆری ئەوانەی کە کرێسینەوە و ئەوانەی کە دەیانەوێت خانوو یەکەی نیشتە زێبوون بکڕن ئەوەی کە بینیمان بارودۆخی هەولێر بوو بارودۆخی کرێنشینانی هەولێر و میوانەکەی قارەمان باسەوەی کرد کە بە خۆشحاڵیەوە کرێخانوو لە هەولێر کرێخانوو شوقە 5% دەدا بەزیوە کە لەم بارودۆخەیە کە بووک باسم کردوتم ئێستا ڕەنگە فشارێکی زۆرتر لەسەر و هاوڵاتیانە دروست بووێ کە کرێچین ئەمە ڕەنگە هەواڵێکی باش بێ جیاواز لەم بابەتە دیسان هەر پەیوەندیدار بە کاریگەریەکانی جەنگەوە بەهۆی جەنگی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران بازاڕی مۆبایلە زیرەکەکان بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو نرخەکەی ڕوو لە بەرز بوونەوەیە تا ڕادەیەک خواستیش لەسەر کڕێنی مۆبایل کەم بووەتەوە خاوەنی کۆمپانیەکانی مۆبایل ئەڵێن دۆخەکە کاتیە دوای کۆتایی هاتنی جەنگەکە نرخەکان بە جێگیری ئەمێننەوە بازاڕەکانی مۆبایلە لە سلێمانی پریشکی ئەو جەنگەی ناوچەکەی گرتوتەوە کاریگەری لەسەر ئەم بازارە دروست کردووە مامەڵەکارانی بازارەکە دەڵێن ئەگەرچی لە ساڵانی ڕابردوو کڕینی مۆبایلی زیرەک بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کردهبوو بەڵام لە ئێستادا بەهۆی کاریگەریەکانی جەنگ ئەم بازاڕەش ڕووی لە کەسبوون کردووە و نرخەکانیش زیادی کردووە دوو هۆکار هەیە هۆکارێکەکەمیان خۆتان نەزان لە ئێستا جەنگە هیچ کاڵایەک هاوردە ناکرێت چ لە ڕێی تایارەوە چ بە وشکانیە لە ئێستاە و ئەوەی کە زیاتر کاریگەریشی هەبووە لەسەری ئەم مۆزوعی گومرجی ئەسیکۆدایە کە ئەوانەی کە لە بەسرەوە داخڵ ئەبن بە ڕێژەیەکی زۆر باجانە چێتە سەر
ئەگەر بەراوردیکەین بە 2 مانگ لەمەوە پێشە ئایفۆنێکی حەڤی پرۆماکس بۆ نمونە ئەگەر ئیسیم وایە بە 1190 دلار بوو بەڵام ئێستا کە حالی مەقسە لەگەڵتوەکەم بە 1400 دلار ئەگەر هەتاکو ئەم جەنگە بەردەوام بێ نرخەکان هەر بەرەو بەرزبوونەوە ڕوە بەڵام ئەگەر هاتو ئینشاءالله پشتیان بەخوا جەنگ کۆتایی پێبێ ئەو کاتە لە ڕێ مەتاڕەکانەوە داغڵە بێت و تەسەوڕەکەم سعرەکان جێگیر بێتەوە. هاوڵاتیان باس لە گۆڕانی نرخی مۆبایلە زیرەکەکان دەکەن و دەڵێن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو نرخەکان زۆر جیاوازیان تێدا ڕوویداوە. 2 مانگ پێشیسە کڕینی مۆبایلێکی ئەجیزەیەک لە بازارە بتکڕایە نزیکی 100 دلار ئیستە بەرز بۆتەوە. ئێستا بۆ من بچ مۆبایلێک بکڕم 2 مانگ پێشیسە کڕی بێتم بە 500 تقریبا 70-80 دلار مۆبایلێک مکڕی ئێستا بە 650 بۆ 600 دلار نایکڕم هەر هەمان مۆبایل. لە ئێستا بەهۆی جەنگەوە بازاری مۆبایل سعری زۆر بەرز بۆتەوە یعنی زوو مۆبایلێکە بکڕیا بۆ نمونە بە 15 وەرەقە بۆ 16 وەرەقە ئێستا کڕی بە 18 بە 19 وەرەقە وەش لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان زۆرەکە. ئەگەرچی لە ئێستادا جەنگ نەک تەنها کاریگەری کردوتە سەر بەرزبوونەوەی نرخی مۆبایل بەڵکو کاریگەریشی لەسەر بەشێک لە پێداویستەکانی ڕۆژانەش دروست کردووە. بەڵام خاوەن کۆمپانیەکانی مۆبایل دەڵێن دۆخەکە کاتیە و لە ماوەیەکی کەمدا بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە. ئەگەرچی لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتیانە هاتنە نێو بازار بۆ کڕینی مۆبایلێکی زیرەک یاخود بۆ گۆڕینی مۆبایلەکانیان بەڵام لە ئێستادا تا ڕادێک خواست لەسەر کڕینی مۆبایل کەم بووەتەوە ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی نرخەکەی دیارە هۆکارەکەشی جەنگ یاخود لەلایەکی تر خاوەن کۆمپانیەکانی مۆبایل ناتوانن زۆر بە ئاسانی مۆبایلە زیرەکەکان بهێنە نێو بازارەوە. تەرزە عومەر، کورسات نیوز، سلێمانی. بە بەهای دراوەکان درێژە بە هەواڵەکانین وەکو هەموو ڕۆژێک لە بەرۆی کە بارودۆخێکی هەستیارە و هەموو کات و ساتێک ئەشێکە نرخەکان گۆڕانکاریان بەسەرابێ بە تایبەتی نرخی زێڕ و زی و نەوت بەڵام سەرەتا بە بەهای دراوەکان لێرە دەست پێکەم بزانین چی گۆڕانکارێکی بەسەرهاتوە نرخی دینار بەرامبەر بە بەهای دینار بەرامبەر بە دۆلار هەندێک بەرز بووەوە بەرزبوونەوەکە زۆر بەرچاو ئەوە نییە بەڵام بە هەر حاڵ بەرزبوونەوەیکی کەمی بەخۆیەوە بینیوە 100 دلار لە بازارەکانی هەرێمی کوردستان لە کاتی داخرانی بازارە بە 154800 دینار بوو وەکووتم بەرزبوونەوەیەکی هەندێک کەمی بەخۆیەوە بینیوە بەڵام زۆریشنا. 100 پاوەند بە 230,000 دینار مامەڵی پێوەکراوە 100 یۆرۆ بە 178500 دینار بوو هەروەها تمەن بەرامبەر بە دۆلار 100 دلار بە 15,700,000 تمەن بوو تمەن ئالەم نرخەیە تاوەکو ڕادەیەک ماوەتەوە جوڵەی ورد ئەکات بەڵام زۆر ئەویش بەرچاو نییە 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3472 دینارە. با بچینە لای بابەتی زێڕ زانین زێڕ چ گۆڕانکارێکی بەسەرهاتوە زێڕ و نەوت تا هەستێک دابەزینیان بخۆیانەوە بینیوە یەک ئۆنسە زێڕ لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بە 4674 دلار بوو. ئەزانین کە ئەگەرێکی زۆر هەیە بۆ ڕێککەوتن ڕەنگە هەمیشەیینا بەڵام ئاگربەستێکی 45 ڕۆژی کە ئەگەر بێت و ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە بازاڕەکان ئەهوەنی و هێوربوونەوەیەک بخۆیانەوە بینن وەکووتمە تاوەکو ڕادەیەک زێڕشی ئەهۆن کردەوە بازاری زێڕی ئەهۆن کردەوە 1 کیلۆگرام زێر بە 150,315 دلار بوو جگە لەم هەواڵە کە بۆ ڕێککەوتن هەیە بابەتی ئەوە هەیە کە لە پێش کرانەوەی بازارە هەندێک داتای ئابووری ئەمریکا بڵاو بووەوە لەوانە داتاکانی پەیوەست بە بازاری کار ئەو بازاری کار جگە لە بازاری کاری پەیوەست بە کشتتوکاو کە ئەم داتانە زۆر باشتر بوون لە پێشبینیەکان ئەوەش کاریگەری بێکمان لەسەر نرخی زێر دروست دەکات 1 لیرەی زێر بە 991 دلار زێڕی ئایارە 18 لە هەرێمی کوردستان بە 876,000 دینار مامەڵی پێوەکرا ئایارە 21 بە 1,027,000 دینار و ئایارە 22 بە 1,067,000 دینار بوو لە هەرێمی کوردستان با بچینە لای زی و بزانین زی و چه گۆڕانکارێکی بەسەر هاتووە ئەوەی کە سەبارەت بە زی و هەیە ئۆنسەیەکی بە 73 دلار لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بووە 1 کیلۆگرام زی و بە 2347 دلار زیوی مەرمەڕە بە 2538 دلار لە هەرێمی کوردستان و زیوی پاڵمیش بە 2522 دلار دیسان لە هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا دەربارەی دراوەکان و زێڕوزی و ئەوە بوو کە بۆم باسکردن ئەبێ بزانێکین کە ئاراستەی ڕێکەوتنەکان بەرەو کوێ ئەڕۆن ئاراستەی جەنگەکە بەرەو کوێ ئەڕوات و ئەمە بێگومان کاریگەری لەسەر نرخی
زێڕوزی و بێگومان نەوتیش دروستەکە. با لێرەیە باسێکی نەوتیشتان بۆ بکەم بزانێکی نەوت چێ گۆڕانکارێکی بەسەر هاتووە. ئەم هەواڵەکە باسم کردوتم ئەگەری زۆر هەیە بۆ ڕێککەوتن زیاتر لە زێر کاریگەری لەسەر نەوت دروستەکە و بێگومان هەتاوەکو ڕادەیەک نەوتی دابزان هەرچەند ئێستا بازاڕی نەوت وای لێ هاتووە کە زۆر لەو ئاستە زۆرەی پێشووە بەرامبەر بە هەواڵەکان کاردانەوەی نییە و چووەتە حاڵەتی بەرگریەوە خۆی هەموو بازاڕەکان وایە ئێستا بە تایبەتی تمەنیش وایە کە لەبەرەوەی کە ئەوەندە بەرامبەر بە هەواڵەکان کاردانەوەی هەبووە هەندێک جار هەواڵەکانیش ناڕاست دەرچوون ئێستا بازاڕەکە لەسەر ئاراستەیەکی ینی ئەو لێکەوتە کردارێکیانەیە کە لە جیهانا ڕوئیان ئێستا نەوتیش ئەتوانین بڵێن بە تەقریبی وای لێ هاتووە زۆر کاردانەوە نیشان نایە بە هەواڵەکان زۆرتر ئەوەی کە بازاڕی نەوت لە نرخەکان ڕنگدانەوە نیشانەیە هەواڵە ڕاستەقینەکانن هەرچەند هەواڵی ڕێکەوتنەکە لە ئاستێکی کەما کاریگەری هەبوو یەک بەرمیل نەوتی خاوی برنت گەیشتە $108 بەڵام بە دڵنیاییەوە بازار چاوەڕێ کە بزانێ ئاراستەی ڕاستەقینەی دانوستانەکان چی لەدە لە بەرەوەی کە ئێران لەگەڵ ئەوە وڵاتانەکە ناو بژیوانی ئەکەن و هەروەها ئەمریکا لە دانوستانێکی گەرمان بۆی کە ئاگربەستێکی لانی کەم کاتیان هەبێت. نەوتی تەکساس بە $100.30 ئەمە بارودۆخێکی دەگمەنە کە ڕوئایات نەوتی تەکساس زیاترە لە برنت ماوەی کە لە ماوەی ئەم جەنگاوای لە هاتووە و یەکێک لە هۆکارەکانی ئەکرێتەوە بێت کە گەروی هورمز ئاستەنگی تێکەوتووە گەورە هەناردەکاران گەورە بەرهەمهێنەرانی نەوت ڕوبەڕووی ئاستەنگ بوونەوە لە هەناردەی نەوتەکان و ڕەنگە ئەوەی کە خواستی زۆری لەسەر بێ نەوتی ئەمریکا بێت و ئەوە بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوتی تەکساس غازی سروشتیش بە $2.83 لە بازاڕەکانی جیهانا تاو کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە کڕین و فرۆشتنی پێوەکراوە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی نوێترین هەواڵەکان کە پەیوەستە بە زێڕوزی و نەوتەوە بەڵام بابەتێکی ترکە هەیە دەربارەی ئەم جەنگە و کاریگەریەکانی بەهۆی جەنگەوە ڕێڕەوە گرنگ و استراتیژیەکان ئاستەنگیان بۆ دروست بووە بە تایبەتی بەهۆی ئاستەنگەکانی گەروی هورمز نەک هەر بازرگانی وزە بەڵکو بازرگانی کاڵا و بەرهەمە نانەوتیەکانیش کێشەی بۆ دروست بووە بە گوێرەی راپۆرتەکان کاریگەری لەسەر زنجیرەی دابینکردن و نرخەکان و قەبارەی بازرگانی دروست بووە ئەگەر جەنگ درێژە بکێشێت دیتگەی ئابووری زۆرێک لە وڵاتان لاوازە بێت داهاتە نانەوتیەکانیان دابەزین تۆمارەکە بێگومان ئێران وڵاتێکە کە پشت بە پیشەسازیەکەی ئەبەستێت بۆ داهاتی نانەوتی و ئەزانین کە ماوەی 2 ڕۆژە ئەو شوێنە گرنگانە لە ئێرانەکرێنە ئامانج کە شوێنی ئابووری و پیشەسازی ئێرانن و بەشێکی زۆر لە داهاتی نانەوتی ئێران لە ڕێگەی ئەو شوێنانەوەیە. باسی ئەوم بۆ کردن کەوتم ئێران وڵاتێکە کە لە ئاستێکی باشە پشت بە داهاتی نانەوتیە بەستە پیشەسازیەکەی بەڵام ماوەی چەند ڕۆژێکیشە کە ئەو شوێنانە ئەکرێنە ئامانج کە ئێران بۆ نمونە بۆ هەناردەی بەرهەمی پترۆکیمیا پشتیان پێبەستێ و هەروەها ڕەنگە ئەمە کاریگەری گەورە لەسەر داهاتی نانەوتیەکەشی دروست بکە. با لێرە باسێکی داهاتە نانەوتیەکانی ئێران و کەرتی پیشەسازی ئەو وڵاتەتان بۆ بکەم. قەبارەی بازرگانی نانەوتی ئێران بێگومان ساڵانە $170 میلیارد و ساڵی 2025 بەراورد بە ساڵی 2024 11.2 بەرز بووەوە. من کە ئەڵم 2025 مەبەستم مانگی 3 2025 بۆ ماوەی 1 ساڵی پێش ئەو لەبەرەوەی کە ئەزانین ساڵی دارایی ئێران لەگەڵ ساڵی زاینی جیاوازە. هەناردەکەی 152 میلیۆن تۆنی ساڵانەیە و تەنها لە ڕێگەی هەناردەوە $57.8 میلیارد دەستەکەوەی کە سەرەتا باسم کرد بازرگانیەکەی بوو. زۆرترین داهاتی لە ڕێگەی بەرهەمەکانی پترۆکیمیایە کە $22 میلیارد کانزاکان لە ڕیزبەندی دووەما دەبوو گرنگترین پیشەسازی نانەوتی ئێران بە $7 میلیارد و پیشەسازی خۆراک و کشتتوکاڵیش بە $5 میلیارد لە ڕیزبەندی سێم گرنگترین پیشەسازی نانەوتی ئێرانایە. کڕیارانی سەرەتا چینە بە جیاوازیەکی زۆر 125 هەناردەی نانەوتی ئێران بۆ چینە کە $8.2 میلیارد عێراق لە ڕیزبەندی دووەمە دووەم گەورەترین کڕیاری بەرهەمە نانەوتیەکانی ئێرانە بە $5.8 میلیارد ئیمارات بە
5 ملیار دلار، سێم وڵاتە تورکیا بە 3.7 ملیار دلار و ئەفغانستانیش بە 1.4 ملیار دلار لە ڕیزبەندیەکانی چوارەم و پێنجەم کڕیارانی نانەوتی بەرهەمی نانەوتی ئێران. با بچینە لای داتەکانی تر و زانیاری تر وەربگرین هەر لەم بارەیەوە. گرنگترین پیشەسازیەکان وەکو بۆم باسکردن پترۆکیمیا و پاڵاوتن، پۆڵا و کانزاکان کە ئەم دوو بابەتە کراونە ئامانج لە ماوەیە. پیشەسازی ئۆتۆمبیلێکە لە گەورەترین پیشەسازی نانەوتیەکانی ئێرانە، چیمەنتۆ و کەرەستەی بیناسازی لە چیمەنتۆشا لەسەر ئاستی جیهانی ئێران پێگەیەکی باشی هەیە. دەرمان و خۆراکیش لە ڕیزبەندیەکانی دواییادن. لە کۆی بەرهەمی ناوخۆی ئێران 100% لە ڕێگەی هەناردەی نانەوتی و دەستی ئەکەوێت. ئاستەنگەکانی ئەم کەرتەش سەرەتا سزانە و دەوڵەتیەکانە بەهۆی سزانە و دەوڵەتیەکان و ناتوانێت بە ئاسانی مامەڵەی نێودەوڵەتی بکات بە تایبەتی بە دۆلار لە بەرێکی ئێران لە سیستمی سویفتا بڕاوە. ناسەقامگیری بەهای درا و بابەتێکی ترە بە بەردەوامی تمەن بەرزی و نزمیە کات هەڵاوسانی سەر و 160 کە ئەما بێتە هۆیەوەی کە نرخی بەرهەمە سەرەتاییەکان بۆ دروستکردنی بەرهەمی کۆتایی لەسەر بەرهەمهێنەران ینی گرام بکەوێت بەرز بێەوە نەبوونی و بەرهێنانی دەرەکی کە ئەمیش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ سزانە و دەوڵەتیەکان ئاستەنگێکی ترەکە لە سەرڕێی کەرتی نانەوتی ئێرانە. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە، بەڵام سەرەتای هەواڵەکان باسیەوەم بۆ کردن کە وەفدێکی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی کۆبۆتەوە لەسەر بابەتی ئەسی کۆدا و موچە خۆرانی هەرێمی کوردستان و بابەتەکانی تر. ئێستا پەیامنێرمان محەممەد عەبدوڕەحمان سەرەتا هەندێک زانیاری سەرەتایی داین، ئێستا زانیاری زیاتری دەستکەوتووە. مە بچمە لای محەممەد بزانام لەم بارەیەوە چی هەیە. محەممەد سڵاوت لێبێ، ماندوو نەبیێزان بە دوواداچوونی زۆرت کرد و پێمان بڵێ چی هەیە دەربارەی کۆبوونەوەکە، چ زانیاریەکی نوێت لایە؟ زریان کۆبنەوەیکی تێروتەسەل بووە، کۆبنەوەیکی فراوان بووە، نزیکەی 4 سەعات کۆبنەوە بەردەوامی هەبووە لە نێوان وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجومەنی وزاری ئابووری عێراق، چەندین وەزیر و وەروەها ئەو بەرپرسانی کاوە پەیوەستن بە دەرمازە سنووریەکان بە سیستمی ئەسی کۆدا، ئەمانە هەمووی لەوێ ئامادە بوونە. ئەوەی کەوا لە بەیاننامەکەی ئەنجومەنی وزاری ئابووری عێراق هاتووە ڕێکەوتنی کۆتایی نەکراوم لەگە سەرچاوێکی تایبەت لەنێو کۆبنەوەکەوە قسم کرد کە سەعات 2 کۆبنەوەکە تەواو بووە، باسی لەوە کرد گفتگۆکان کراوە، گفتگۆش بەردەوام دەبێت و هەندێک لەسەر هەندێک خاڵ یەک تێگەیشتنیش تا ڕادێک دروست بووە، بەڵام ئەوە نییەکەوە ڕێکەوتنی کۆتایی کرابێ. ئەو ڕێکەوتنە کۆتایە نەگەیشتنەتە ئەنجام بۆی کە حکوومەتی عێراق بتوانێت لەسەر دەواازە سنوورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سیستمی ئەسی کۆدا جێبەجێ بکا وەک لە بەیاننامەکە هاتووە. بەڵام باسی ناو کەشوهەوای ئەجوای نێو کۆبنەوە کاکەم کەوا لێک تێگەیشتنی تەواو دروست نەبووە و ڕێکەوتنی کۆتاییش ئەنجام نەدراوە و بڕیاریان داوە هەردوولایەن، بڕیاریان داوە کە کۆبنەوەکان و گفتگۆکانی نێوان هەردوولا بەردەوامی هەبێت تا ئەگەنە ئەوەی کەوا لێک تێگەیشت و ڕێکەوتنی کۆتاییش دروست ببێت. تەنانەت هەر لە کۆبنەوەکەشدا ینی یەکێک لە بەرپرسە باڵەکانی حکوومەتی عێراق نارەزایەتی دەربڕیوە کە لە هەفتەی ڕابردوودا وەفدێک ڕۆیشتووە بۆ سەرێکێک لە دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستان، یعنی ئەوەی ڕاگەاندووە کە دەبێت سیستمی یاسی کۆدا جێبەجێ بکەن، بەڵام وەڵام نەدراوەتەوە. ئەویش ئەو وەفدەش گەڕاوەتەوە بەغدا. یعنی هەندێک پێشنیاریش کراوە لە کۆبنەوەکە، یەکێک لەو پێشنیارانە حکوومەتی وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیارەوەی کردووەکەوە داهاتی گومریکی ینی بە نیوانوی دابش بکرێت لە نێوان هەردوو لاواتە بکرێتە 2 بەشەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. ئەمە ڕەت کراوەتەوە و هەر ئەو دەنگویانەشیان ڕەت کردووەتەوە. من لە زاری و سەرچاوی قساکەم هیچ وادەیەکیش دیاری نەکراوە بۆ مەسەڵەن حکوومەتی عێراق داوای کرد بێ بۆ نمونە فلان ڕۆژ فلان کات فلان تاریخ ئەمە دواوادەی بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی بابەتی یاخۆت سیستمی ئەسی کۆدا هیچ کاتێک دیاری نەکراوە، چونکە نەگەیشتنەتە ڕێکەوتنی کۆتایی وە لێک تێگەیشتنیش لەگەڵ لەسەر زۆربەی خاڵەکان دروست نەبووە، بۆی بڕیاریان داوە گفتگۆکانیان بەردەوامی هەبێت و چاوەڕێ دەکرێت. یعنی وەک من لەگەڵ سەرچاوی قسەم کردوتی لە داهاتوویەکی نزیکدا دیسانەوە کۆ دەبینەوە، ڕەنگە تا ئێستا کۆبنەوەکە ڕەنگە بەغدا دیاری کراوە، بەڵام ئەگەر هەیە بچنە هەرێمی کوردستان لەوێش کۆ ببنەوە ڕەنگە لیژنە پێک بێنرێت و لە نزیکە و لەسەر ئەرزی واقع بتوانن لێک تێگەیشتن دروست بکەن و لەسەر ئەرزی واقع ببینین کەوا بابەتەکان چۆنە، چونکە جیاوازی لە نێوانیان زۆرە و تا ڕادەیەک وتی ئەتوانم کۆبنەوەکە ناو ئەوە بنێم کەوا کۆبنەوەیکی گۆڕینەوەی بیر و ڕابووە هیچی تر. ئەمە بابەتە سەرێکیەکەی کۆبنەوەی وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لەگەڵ
ئەنجومەنی ئابووری وزاری عراق و سەبارەت بە داهاتەکانی ناوخۆ و داهاتی نەوتیش بێگومانەوە پێشتر زانیاری ماوەرگرت بووکەوە داهاتی ناوخۆشی یاریمی کوردستان کەمی کردووە لە عراقیش کەمی کردووە بەڵام هەموو هەوڵی وەزیرە کوردەکان بۆ ئەوەیەکەوە بۆ سبەینێ لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عراق ئەو بەرچاوڕوونیە بدەنە محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عراق و تەیب سامی وەزیری دارایی عراق کەوا بەهۆی ئەم دۆخەوە ئەم ڕەوشەوە کە جەنگ دەوروبەری عراق و ناوچەکەی گرتووەتەوە داهاتی نانەوتی کەمی کردووە و گەشتە ئاسمانەکان ڕایگیراون و هەنداردەکردنی نەوت کەمی کردووە بۆیە داوایان لێکەن لە کۆبنەوەکەی سبەینێدا هەرچەنە پێشتریش ینی محەممەد شیا سوودانی بە وەزیرە کوردەکانی وتبوو کە لاری نییە ئەزانم کەوا داهاتی ناوخۆ لارمی کوردستان کەمی کردووە وەک چۆن لە عراقیش کەمی کردووە بەڵام هەوڵە درێت لە کۆبنەوەکەی سبەینی ئەنجومەنی وەزیران هەموو هەوڵەکان بۆ ئەوە بێت بە تایبەتی هەوڵی وەزیرە کوردەکانەوەیە کەوا بتوانن ڕازامەندی خەرجکردنی موچەی مانگی سەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست بێنن و هەرچەنە دوێنێش لەگەڵ شاندەکەی یاخود وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان قسەمان کرد یەکێک لە ئەندامانی شاندەکە باسی لەوە کرد کەوا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە توانایەندانە 120 میلیارد دینار تەرخام بکەن بەڵام دەتوانن نیوەی 120 میلیارەکە لە نێوان 50 بۆ 60 میلیارد دینار تەرخام بکەن. سپاس محەممەد عەبدوڕەحمان پەیامنێرمان لە بەغاوەکو هەمیشە زانیاریەکی پوخت و وردت دەستکەوتووە و پێشکەش بەبینەرانمانت کرد ماندوو نەبی محەممەد دەستخۆش. جیاواز لە بابەتی موچە بابەتێک کە هەیە ئەزانین کە لە بارودۆخی جەنگین و بەردەوام لە پێشاتە جەنگیەکانە پێشاتە ئابوووریەکان لەم جەنگەیە زۆر گرنگن من بەردەوام وتومە با بچینە لای پێشاتەکانم جەنگە چەند جەنگێکی سیاسی و نش جەنگێکی ئابووریە ئەمڕۆکە ئەسەلویە بەندەرێکە لە بوشەهری ئێران و زیاتر لەوەی کە شارێک بێتوانین بڵێین ناوەندێکی پیشەسازی گرنگە پیشەسازی وزەیە بۆ ئێران کە دامەزراوی پترۆکیمیا لە ئەسەلویە کراوەتە ئامانج هەروەها کێڵگەی پارسی باشوور کراوەتە ئامانج کە ئەمە کێڵگەی باشوور ئەگەر بێت و بەرهەمهێنان تیای ڕابگیرێت کارەساتی گەورە ڕوئەیە بەشی هەرە زۆری ئەو نەوتەکە لە ئێران بەرهەمهێنرێت لە پارسی باشوورە و ئەمە کێڵگەیەکی هاوبەشە لە نێوان ئێران و هەروەها قەتەر کە ئێران بێگومان ئەو بەشەکە بەرخۆی ئەکەوێت پێویستی ناوخۆ بەشی هەناردەشی لە بەرهەمەهێنێت سەدانەوەدی غازی سروشتی ئێران لە پارسی باشوورە. ئاژانسی نێودەوڵەتی وزاڵە چاودێری هێرشەکانی سەر بوشەهر ئەکەین ئەڵێت ئەو هێرشانە کە کراوەتە سەر وێستگەی ئەتۆمی بوشەر بەرخۆی دامەزراوەکە نەکەوتووە ئەڵێ ئەوەی کە ئەو هێرشەکە کراوە تەنها 75 متر ئەوەی کە ئاژانسەکە باسێکا دوور بۆ بەڵام ئەڵێ تا ئەوکێستا دامەزراوەکە زیانی بەرنەکەوتوە ڕوها زیاتر لە 130 بینای مێژووی و مۆزەخانەش لە ئێران کراونە ئامانج کامە بابەتێکی تر با بچینە لای زانیاریەکانی تر و پێشاتەکانی تر بزانین چی ترمان هەیە دوونەوە تەڵگری قەتەری ڕێکەوتن بەرەوگەڕووی هورمۆز و سپای پاسداران ئەڵێ لەگەڵ بڵاوبوونەوەی راپۆرتەکان ئێمە کەوتینەخۆوە ڕێگەیان نەداوەنەوە هەڵگرە بڕۆن و گەڕاونەوە بۆ کەناراوەکانی ئیمارات زیانەکانی سعودیە لە دەرەنجامی جەنگی ئێرانەوە 10 میلیارد دلاری تێپەڕاندۆ بێگومان بە گوێرەی راپۆرتەکان و هەروەها سعودیە نرخی نەوتی بۆ کڕیارە ئاسیاییەکان 8 هێندە کردووە ئەو نرخی نەوتە ینی سعودیە نرخی بنچینەی برند هەرچەندێک بێ نرخێک لەسەر و ئەوەوە دیاری ئەکات بۆ کڕیارانی ئاسیایی و ئەوروپی واتە ئەگەر پێشتر 1 دلاری خستبێتە سەر نرخی برند نرخی نەوتی برند ئێستا 8 دلاری خستۆتە سەر بۆ کڕیارانی ئاسیایی بە واتایەوەیە کە زۆر گرانی کردووە با بچینە لای داتاکانی تر و سعودیە لە داتاکانی ترا نرخی نەوتی بۆ کڕیارە ئەوروپیەکانیش دەهێندە کردووە و ئەمە ڕەنگە لەبەرەوە بێ کە ئەزانێ ئێستا بازار پێویستی بە نەوتەکەیەتی بۆی داهاتێکی زیاتری دەست بکەوێت نرخی بنزینیش لە بەریتانیا گەیشتۆتە بەرزترین ئاست لە 2 ساڵان نرخی گازوایلیش دیسان لە بەریتانیا 130 بەرزبوونەوەی تۆمار کردووە گەر زانیاری ترمان هەبێت هەر لەم بارەیەوە نرخی بنزین لە ئەمریکاش 130 بەرز بۆتەوە ئەمانە هەمووی ئەگەڕێنەوە بە ئاستەنگەکانی گەڕووی هورمز و زنجیرەی دابینکردن بە تایبەتی دابینکردنی وزە و هەروەها 4 کۆگای بەرهەمەنەوتیەکانیش لە رووسیا ئاگری گرتو ئەمە جەنگێکی ترە جەنگی رووسیا و ئۆکراینە کە ئۆکراین دەستی کردو بە ئامانجگرتنی شوێنەکانی وزە لە رووسیا لە بەرەوەی کازانێ سزاکان لەسەر رووسیا سوکراون بۆی داهاتی دەست بکەوێت منیش بەمدا تاوزانیاریانە بە پێشهاتەکانی جەنگ کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.